دەمەوێت بچمە سۆران ئازادۆمەراوەی پامنێری پێیان لێ وەربگرم دۆخی کەشوهەوا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بزانم. ئازاد سڵاو لێبێت تۆم کاتت باش. دۆخی کەشوهەوا لە سنووری ئیدارەی سۆران چۆنە؟ دیارە لە ماوەی چوار کات ریستۆران 12 میلیۆن باران هاتووە، لە خەلیفان 8 میلیۆن باران هاتووە، لە قەزای ڕەواندوود 14 میلیۆن باران هاتووە و لە قەزای سیدەکانیش 15 میلیۆن باران. هەروەها لە قەزای چۆمان 6 میلیۆن باران باریوە. دیارە زۆر بەجێی باران باری لە سوورەکە باری بێتن. قەزای مێرکەسۆر بووە کە 76 باران هاتووە. دیارە لە ماوەی چوار کات لە سنووری ریستۆران بووە ئەوەی بووە، بەڵام پێشبینی ئەکرێتن کە ئێستاوە تاوەتی ئێوارە لە سوورەکە لە بەخۆڕ هەبێتن و لە ئێستادا کەم لەگەڵ ئێوە ئەەکەم بارانبارین هەیە بە ڕێژەیەکی باش باران ئەبارێتن لە سەنتەری ئیدارەی سۆران. دیارم لەگەڵ بەرگری شارستانی سۆران کردکەمێک پێشێتا و ئاماژەی بەوەدا لە سنووری ئیدارەی سۆران بە سەرجەم قەزاکە ئەوە لافاو دروست نەبووە لە ناوچەکان، تەنها ئەوەی هەیە لە ئێستادا ئاوی ڕووبارەکان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردو و لە هیچ ناوچەیەک لافاو دروست نەبووە، زیان بەر هاوڵاتیان نەکەوتوە لە سنووری ئیدارەی سۆران. دیارە هەرەی سەربەخۆی سۆرانیش چەندین ڕێنمایی پاو کردوونەت هاوڵاتیان کەوا نزیک بارەکان نەبنەوە کە بەهۆی بارانبارینەوە واتەکان بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکەن و سەردانی ناوچە شاخاویەکان نەکەن بۆ ئەوەی تووشی هەورە تیشکە نەبن و لە کاتی پێویستدا پەیوەندی بە تیمەکانی بەرگری شارستانی سۆرانەوە بکەن بۆ ئەوەی لە هەرێگەرێکی نەخوازراودا بتوانن تیمەکانی بەرگری شارستانی هاوڵاتیان کارزان. دیارە سۆران بڵێن سەنتەری قەزای سۆران بە تایبەتی ناوچەکە تەختایی کەم کاتی بارانبارین کەمتر وایە لاپاو دروست ببێتن. ئەو ناوچانی کە کەوتنەتە نزیک دۆڵ و شیوەکان زیاتر لە دروستبوونی لاپاو و ناوچانە زیانیان بەرەکەوێتن. دیارە لە ماوەی ئەم ساڵیشدا بە تایبەتی لە مانجویەک لە سنووری ئیدارەی سۆران لاپاو لە ناوچەکە کە دروست زەرەر و زیانیان بەرکەوت کە نزیک چەم و ڕووبارەکان بوون. بەڵە کارزانەمە زانیاریەکانە لەبارەی بارانبارین لە سنووری سۆران. بەڵە سپاس بۆ زانێرەکانی تۆ ئازاد. بۆ هیواین کە هەرچەند ئاماژەت بۆ کرد بە هۆی سروشتی جوگرافی سۆرانەوە ئەگەری دروستبوونی لافاو کەمە، بەڵام بۆ هیواین کە هیچ زیانێک تووشی هیچ هاوڵاتیەک نەبێت و ئاو نەچێتە ناوماڵی هیچ هاوڵاتیەکەوە. وڵاتیانیش بەگشتی لە سۆران خۆیان بپارێزن لە نزیکبوونەوە لە چەم و ڕووبارەکان بەهۆی ئەو چەم و ڕووبارانەی کە کەوتونەتە ناو سۆران و نزیک سۆرانەوە ساڵانە دەبینین کە هاوڵاتیان دەکەونە ناوی. تام شەپۆ لە تێپەر دەبێت نزیکی چەم و ڕووبارەکان نەکەونەوە. سبەی وای سەلامەتی بۆ تۆ بۆ هاوڵاتیان ئەو دەڤەرە.